بەڵە سڵاو لە تەواوی بنێران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم دیارە ئێستا لە تەلاری پەرلەمان کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت لە کۆبوونەوەکە کارنامەی کۆبوونەوەی ڕۆژی یەکشەم و دووشەم و هاوکات لەوە چێ ڕۆژی سێشەمیش دیاری بکرێت کاوە بوو کۆمەڵی فراکسیۆن لە ماوەی ڕابردوو داوای کۆمەڵی وەزیریان کرد کە بێنە نێو پەرلەمانی کوردستان و هاوکات پەرلەمانتاران پرسیاری خۆیان و کێشەکانی نێو ئێستای هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانیان ئاڕاستە بکەن بە پێی ئەو زانیاریەی بەردەستی ئەمە گەیشتووە هەریەکە لە وەزیری پێشمەرگە و وەزیری تەندروستی و وەزیری ناوەخۆ و هەرێم بۆ کاروباری پەرلەمان و وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا و بە ئەگەرێکی زۆرەوە وەزیری دارایش لە ڕۆژی یەکشەمەوە یەکشەم دووشەم سێشەم بانگهێشتی پەرلەمانی کوردستان دەکرێت و لەوێوە پەرلەمانتارانی کوردستان پرسیارەکانی خۆیان ئاڕاستە دەکەن دیارە لە دوایەوەی کە سەرۆکاتی پەرلەمان بە شێوەیەکی فەرمی داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە هەریەکە لەم شەش وەزیرەی بنێرێتە پەرلەمانی کوردستان بۆی کە پەرلەمانتاران پرسیارەکانی خۆیان و هاوکات کێشەکانی خەڵکیان پێ بگەنن حکوومەت تا ئێستا وەڵامی 5 وەزیری داوەتەوە کە ئەم 5 وەزیرەی باسم کرد پێشمەرگە تەندروستی ناوەخۆ هەرێم بۆ کاروباری بەغدا وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ئەمانە دێنە نێو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان هەرچەندە تاوەکو ئێستاکەم وەزارەتی دارایی یەکلایی نەبووەوە خۆزارەتی دارایی و بڕی ئەو پارەی کە لە هەرێمی کوردستان هەیە و داهات و خەرجی و کەمە بابەتانە پێوەستە بە وەزیری دارایی تاوەکو ئێستاکە یەکلایی نەکراوەوە خودێتە نێو پەرلەمانی کوردستان نە بەڵام بە پێ زانیانە بەردەستی ئەمە گەیشتەوە 5 وەزیرەی تر حکوومەتی هەرێمی کوردستان یەکلایی کردوتەوە هاوکات دێنە نێو کۆبوونەوەی پەرلەمان و ئەمەش دەتوانین بڵین دەرفەتێکی باش دەبێت بۆی کە پەرلەمانتاران بە دوواداچوون بۆ کەیسەکانی خۆیان بکەن و هاوکات قەرارە هەرسێک ڕۆژ لەسەر یەک ڕۆژ یەکشەمە دووشەمە سێشەمە پەرلەمانی کوردستان کۆبێتەوە سەبارەت بە زانیاری بەشداربوونی فراکسیۆنەکان دیارە فراکسیۆنەکان هەریەکە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و هاوکات یەکگرتووی ئیسلامی بە پێ زانیارانی کە من بەر لە ئێستا قسەم لەگەڵ کردن هەردووکیان دەڵێن چاوەڕوانی کارنامەی کۆبوونەوە دەبین کە ئەمڕۆ سەرۆکایەتی پەرلەمان بە ئامادەبوونی ڕێواز فایق چۆن بڵێ کلێشەی کۆبوونەوە دیاری دەکرێت و چاوەڕوانی و کارنامەی کۆبوونەوە بۆی بزانن کارنامەکە تا چەند خزمەت بە هاوڵاتیان دەکردیان لەمەوەی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا بۆ بەشداری کۆبوونەوەی پەرلەمان نەکات و بایکۆتی پەرلەمان بکە دوێنێ هەرچەندە سەرۆکی پەرلەمان بەشداری نەکرد لە کۆبوونەوەکە و کۆبوونەوەی سەرۆکایەتی ئەنجام نەدا بەڵام ئەمڕۆ دیارە لە نێو خۆیان ڕێکەوتنێکیان کردووە و یەکێتی بڕیاریدا ئەمڕۆ بەشداری کۆبوونەوەی سەرۆکایەتی بکە و ئێستا ڕێواز فایق لەگەڵ دوو سەرۆک سکرتێر و جێگرەکەی لە کۆبوونەوەدان و قەرارە تۆزێکی تر لێرە کارنامەی کۆبوونەوە بۆ دەستگاکانی میدیا ڕوون بکەنەوە کە کارنامەی کۆبوونەوەکە چۆن دەبێت باقی فراکسیۆنەکانی تر ئامادەی بەشداریکردنیان هەیە بە پێوە کارنامەی کە بۆیان دیاری کراوە. بەڵێ عیمران ئەمیر پایامنێری پێم زۆر سپاس کە لە تەلاری پەرلەمانی کوردستانەوە ڕاستەخۆ لەگەڵمان بووی.